خۆشکی سوپی و ڕێنەمایی بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا. بەگەشتداچوونی بایدن و ساندرس لە یەکەم مشتومڕیاندا. دەوڵەمەندانی کوردستان و یارمەتیدان لە دروستکردنی نەخۆشخانەیەک. تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕای بەرنامەی کورکنەکشن ئومیدوارم دەمێگی خۆش وەلمان بووەنە سەر. سلااو ورێز ئەم ژێڤێ بەڵایە کۆرۆنا کۆ جیهان تەفدا سەروبنی کریە دەست پێ بکن. کۆشکە سپی شیرەتان لە خەڵکی ئەمریکا دەکە کۆ کۆمبوونên civakî nekin û bêhtirî 10 kesan lê cihekî kom nebin herkêm ji niha bo 15 rojan. Di axaftina xwe ya li dor pîvanên nû yên rêveberiya Amerîka de Serok Donald Trump di vê derbarê de got divê xwendekar li mal bixwînin, rêwîtiyê nekin û neçin yaneyên şevê û xwaringehan. Trump got di şerê vayrûsê de me her kesî roleke girîng heye di rawestana belavbûna wê de. Trump di konferansa ku nêzîkî du demijmêran dirêj kirî de got renga vayrusa korona heta meha heftan yan heştan bimîne. Herçendî karbidestên Amerîka karekî rijdî dikine ji bo rêgirtina li vê vayrûsê ta niha 4200 kes li Amerîka hatine tomarkirin û 8 kes mirine. Ji bo şîrovekirina bêhtir di vê derbarê de niha Diktor Heval Kelly serokê Komeleya Tenduristiya Kurdiya Amerîkî ji bajarê Atlantayê wilayeta Georgia bi me re ye. Dem baş Diktor Heval, Amerîka çi qas hazir e ku veyrosa korona bisekirîne? قالك سباس هات نسوي بروجرامي تشتي قالك انها مهم من امريكا لازمه فحص قالك تشيكن يعني تيستينج قالك الحمو منطقه تشيكن مثلا مقارنه ساوث كوريا بتشيبو بركي 100,000 300,000 تيست تشيكن امريكا بس 50,000 ما تشيكن باول يعني باول خطوه لازمه تحمو فحصال امريكا تشيكن كم زانن كي جان بلد قال لك تدا كورونا فيروس شيد بي بوان با واخلكا بقرن وبيجنوا درنكا مجمالي اف اول لبتشت شنو الدول لازمه وقت ترامب قوت لازم عالم المال بينن ويكي بي كتير جي درنكا بيجي مثلا حتى مثلا ترى مثلا حرارات شي بود تكخي لما المال من درنكا بي افتشتينا هردو قال لك مهمن بقولوا ترامب فيتشي كرا انه اختي قوت ان عالم المال بينن عالم مثلا تشون ويكندر تكاتن وخانه بتخوان كسك بيا كسك ينذكر وافتكر شي قال لك صعب بس اهم شيء اول خطوه لازم فحص شيء كنا مش حمو في كيف ولا نخوشي شيء بو كيف ولا حرارات كيف كخ لازم مش ولا فحصات شيء مو مزان كان كود شيء به بله باشه دكتور بس يعني هناك جهنا كس نكاري كارنك يعني وكو مجالا و بواري و جهه تندرستي لنخوشخانيان المستوصفان يعني جهن ام بيجن كو پێویستی بە وەهەیە ون وەکو پزیشک وەکو دکتۆر دەوێ هون کاری خۆ بکەن هونێ چاوە کار بن خۆشوەیەکێ بپارێزن. بالضبط يعني نهاج مرة بشكل قال لك صعبة انه تشاوا شيء هو يعني اذا دكتورك نخش كتب كورونا فيروس لازم تشارد روج المال ميني وتظاني هر دكتور وهر مثلا ممرضة المال مينن هر مستشفى كيم در بيد الشغل سو نهاج تتكن نهاج تحاولين مثلا كيم دكتور هالمستشفى مثلا تهري روجك دي هوالي تهري بوت قال لك اكسبوجر وقت بجيب ترى تشينا بنخشيره اف يعني نها افلو تحاولين بس وقت ايطاليا تشي ونها ايطاليا مثلا صار يعني بيجن صح جينا دكتوريه واني كارم شغل انها بقولوا بارا قال لك مشكله شي بو باشه دكتور هوال امزانن يعني دو سروك ترامپ جي افيك اني زمان گو کو يعني دو خوندکار لمال خوندنا خو بکن زانینگه او يعني هول دا کو 10 کسان بهتر لجهگی کوم نبن هون وکو تختار اون دکارن جمال و کاری خوی تختوریه بکن يعني از وک نخوشکی کاربن پیوندی بریا تلفون نظام فیس تایم بتر بکم تجمره ببیجی کاس چبکم چنکم بالضبط اذا ها مثلا دكتوريه مثلا اسعاف جراحه مثلا ها شيء كنا تشاول المستشفى شيء كنا نها حموت تشتي مثلا جراحه حموت تشتي بروسيجر يعني لازم نا كانسل كرنا بس emergency شيء كنا ها ويا دكتوريه مثلا يا فاميلي ميديسن يا مثلا يا المستوصف التليفون نخشي خرافات كن بيجن واسرتنا سر تليفوني كاتش ورا لازمه بو مثلا درمان تش جوارت كتبين جواد شيء صيدليه يعني عم تحاولين ان امنش المستشفى الا مثلا امرجنسي هبي
بس وقت الظاهر هناك دختوا لازم المستشفى بن يعني هناك دختري مستشفى لازم هناك وربن بس كيم بونا يعني باشا دكتور هفال رولا وهون وقت سروكي كوملايا تندرستيا كردية أمريكي لأتلانتا هون جبو خلقي أم بيجي كوملايا كردي الوادري تشد بيجن جبو جواكا كردي الوادري تشد بيجن هون تش شيراتان لوان دكن تشتي قال لك باش في صالي حمول الامريكا نيروز كانسل كرن يعني نهش نيروز شيبي عرفت تشتي قال لك هم يعني مش بري سينا ما قلت خلكي هي امريكا ما قلت بر نيروز شينك انه تظاني نيروز عين سي شخص ورم هفدوره وبرن يعني فيروس كاري قال لك كي اب اول تشتي دوات بيجم عالمي اذا تنا لازم بشغلي المال مينا واذا جمت كل خلق هبي مثلا عمري وصل شيء صالبي بورا نخشيه دل بورا نخشيه مثلا سينج مثلا سرطان اف لازمه بورا كسك بورا نشتغلي مثلا لو غرفه خمين حتى امزان كا فيروس شاور شيء بي بله دكتور هفال يعني نها نخشيه السينجو اتشتيكو علاقي خب بهن وداني وهناسي هنا رنگ باوكي راست بن تاثير فين فيروسي كفن لان خوشكي وكو بنجشيري وكو سرطاني او تشوا يعني جاليه تندرستي و جاليه طبي و هون تشوا في شروفت كن و تشوا تيك في بن تاثير في فيروسي في حموت انا في وقت قوتنا في شخص هنا اف اكتريتي واش حموش بين خوشيه دمرن بس عم بيجن والمال من درنك افن بريكش مثلا يه عمري وابتشوتش بر اوهر خوارنج ورا بينن وبر مهفان نون يعني نهافي وقت ده ام بيجن كرماجه خلص يعني بس مهفان بدناش نجم هفدو بله دكتور هفال از دعوالي برنت كم ام دگن داويه دما في هفيفينه هفال كلي سروكي كوملايا تندرستيا كرديه امريكي تجباجاري اتلانتا ولايات جورجيا مربي جالك سباس گەلێک سپاس چاوە شارەزای باڵای ئەمریکایی لە نەخۆشیەکانی هەوکردن ئانتنی فاوچی لە ئەمریکایەکان داوا دەکات بە گرنگیکی زۆرترەوە بڕوانە ئەم ڤیرۆسە بۆ کەمتر بەڵاوبوونەوەی و دەڵێت ئەمە یارمەتی دەدات لە ڕزگارکردنی ژیان لە کاتێکدا واشنگتن تێدەکۆشێت لە سەوداکردن لەگەڵ ئەو قەیرانیە زۆرانە سەرۆک ترامپ لە ئەمریکایەکان داوا کرد خواردنێکی زۆر و کەرەستەی سەرەتاییەکان نەکڕن لەبەرەوەی فرژگەکانی شتومەک بەکراوی دەمێنەوە. ژمارەیەک لە هاوڵاتیانی ئەمریکایی ترساوە ئەوانەی لە ئەوروپا گەڕانەوە ڕەوشێکی بێسەروبەرو ڕیزی درێژی خەڵکانیان بەدی دەکرد ئەوانەی بۆ پێوانی گەرمی جەستەیان ئاپۆڕیان لە فڕۆکەخانەکانی وڵاتدا بەست بوو. پێویست ناکات هێندە زۆر پێداویستی بکڕن. مایک پێنس جێگری سەرۆک ترامپ و ئەندامانی دیکەی هێزی ئەرک گوتیان سەنگ بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بۆ کەسانی بەتەمەن و هەروەها کارمەندانی خزمەتگوزاری تەندروستیە. ئانتنی فۆسی پسپۆری باڵای وڵاتێگرتوەکانی ئەمریکا بۆ نەخۆشیە درمەکان گوتی هیواخوازم ئەمریکایی زیاتر لە ماڵەوە بمێنەوە بۆ ئەوەی خزمەتی کەسانی بە ساڵدا چوودا بکەن و ئەوانەشی ڕەوشی تەندروستی تایبەتیان هەیە. ئەوەی ئێمە دەبێت بیکەین بە تەواوی جیاوازە کارکردنی ئاسایی نییە دەبێت پشوو بدەین. لە وەڵامی ئەو پرسیاری کە ئایا چەندی پێدەچێت هەتا ژیانی ئەمریکایەکان ئاسایی ببێتەوە ڕەنگە چەند هەفتەیەک یان بە دڵنیاییەوە چەند مانجێک. خانەی نوێنەران گورزەیەکی وەڵامدانەوەی گشتگیری بۆ ڤایرۆسی کۆڕۆنا پەسەند کرد کە هەموو هاوڵاتیەک دەتوانێت بەبێ بەرامبەر تاقیکردنەوە بۆ ڤایرۆسی کۆڕۆنا بکات. کارێکی گرنگ بوو کە بڵێن ئێمە چیتر ناتوانین نکۆڵی لە ژمارەی توشبوان بە ڤایرۆسی کۆڕۆنا لە وڵاتدا بکەین. دەبێت ئێمە پرۆژە یاسای پشکنینی پزیشکی بۆ نەخۆشیەکە پەسەند بکەین. سەرۆک ترامپ پشتیوانی خۆی بۆ پرۆژە یاساکەی پەیوەستی خانەی نوێنەران دەربڕیوە و پێشبینی دەکرێت ئەنجومەنی پیران لەم هەفتەیەدا سەر و سەودای لەگەڵدا بکات. ئەمڕۆ سێ لە ئیالەتەکان لە هەڵبژاردنە بەرەیەکاندا دەچنە دەنگدان بۆ هەڵبژاردننی کاندیدێکی دیموکراتەکان بۆ سەرۆکایەتی و سەرڕای نیگەرانیەکان لەبارەی ڤیرۆسی کۆڕۆناوە کە یەکێک لە ئیالەتەکان دەنگدانەکانی دواخست. جێگری سەرکۆماری پێشوو جۆ بایدن بە 898 دەنگ بەرامبەر بە 745 لە پێشوەی ساندەرزدایە و شایانی ئاماژە پێکردنە دەنگدانەکانی ڕۆژی سێشەممە تێشکی سەرکەی لە هەڵمەتەکاندا بۆ بردنەوە و ڕاوەستان بەرامبەر بە ترامپ. زۆر کەسان لەوانەیە وابیر بکەنەوە ڤیرۆسی کۆڕۆنا پەنایەکی ببورە پەتایەکی سەرتاسەریە و شیانی هەیە تەنها تەنگەژەیەکی تەندروستی لێ بکەویتەوە، بەڵام تا چەند شیانی هەیە تەنگەژەیەکی ئابووریشی لێ بکەویتەوە. بۆ تێشخستنە سەر ئەم بابەتە لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری کاک عەبدوڵڵا
حجاب ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە نەروژ لە گەڵماندایە. کاک عەبدوڵڵا خۆشهاتنەوە بۆ بەڕنامەی کورد کۆنەکشن بەو پێی ئابووری چین بە ئابووری سەر تا سەری جیهانەوە گرێ درراوە تا چەند شیانی هەیە ئەم تەنگەژەیە ئەم تەندروستی تەنگەژەیەکی ئابووریش لێ بکەوێتەوە. من شارەزاییم لەباری کۆرۆنادا هەیە لەباری ئابووریەوە بەو شێوەیە بەڵام بە شێوەیەکی گشتی لەباری سیاسیەوە گەر چاڵێ بکەم ئەو مەسەلەیەکی جیهانیە یعنی ئەگەر چی سەرچاوەکەی چین بێ بەڵام بەگشتی هەموو جیهان دەگرێتەوە و ئابووری جیهانیش بە شێوەیەک دەخاتە ژێر تاسیری خۆیەوە کە هیچ وڵاتێک ناتوانێت خۆی لە ئاکامەکانی بە دوور بگرێ. ئایا کاریگەریەکە ڕاستەخۆ لەسەر ئابووری چینەوە یاخۆت ئەو وڵاتانەی ئابووریان بەچینەوە گرێدراوە و کامن ئەو وڵاتانی شیانی هەیە زیانێکی زۆرتریان پێ بکەوێت؟ بەک باسم کرد هەرچەند سەرچاوەکە چین بێ بەڵام ئابووری هەموو دنیا دەگرێتەوە تەنانەت ئەو وڵاتانەی کە هیچ پەیوەندیەکەن بە چینیشەوە نییە چونکە ئەوە زەنجیرەیەکێک کە زەنجیرەی ئابووری جیهان پێکەوە بەسترەوەیە هیچ وڵاتێک نییە کە بە شێوەیەکی سەربەخۆی ئابوورەیەکی خودکەفای هەبێ سەربەخۆی هەبێ کە بتوانێت خۆی بەڕێوە بەرێ لەبەرەوەش کاریگەری لەسەر ئابووری هەموو جیهان دەبێ بەبێ ئەوەی کە پەیوەندیان بە وڵاتی چینەوە هەبێ و لە هەموو سەکتۆرەکانیش لە هەموو بوارەکانی ئابووریدا کاریگەری دەبێ. بەس عەبدوڵڵا ئەم زیانە بە چەند لەسەر هاوڵاتیان دەکەوێت؟ ئەو وڵاتانەی کە دەوڵەمەندن و بڵێن تەدبیریان هەیە وەک وڵاتانی دەوڵەمەندی ئوروپایی کە بە میلیاردان دلار پارەیان چۆتە بازارە بۆ ئەوەی کە تاسیری لەسەر ژیانی خەڵک کەمتر بێ ئەوانە دەتوانن بە شێوەیەک ئاکامەکانی ئەنجامەکانی کەم بکەنەوە. وڵاتانی دەوڵەمەند ئێستا لەباری ڕفاییشەوە یارمەتی خەڵک بدەن بۆ ئەوەی کە خەڵک زۆر لە ژێر کاریگەری خراپکەر یا بڵێن تێکدەری ئەو وەزەدا نەمێنێت بەڵام وڵاتانی فەقیر ڕەنگە ئەو دەرفەتیان نەبێ و وڵاتانی دیکتاتۆری وەک ئێرانیش ئەو دەرفەتە بۆ خەڵک پێک نایێنن کە وابوو من پێم وایە خەڵکی ئاسایی زۆر زەرەر دەبینێ خەڵکی ئاسایی لە ماوەیەکی هەم کوردخوایان هەم درێژخوایاندا بە شێوەیەکی ڕاستە و خۆ دەکەوێتە ژێر کاریگەریەکانی ئەوانەوە بەڵام کاریگەریەکان دەتوانێت بە پێی تەدابیری دەوڵەت کەم و زۆر بێ. کاک عەبدوڵڵا دیارە زۆر کرد بە کەرتی ترەوە گرێدراوە چۆن دەڕوانە ئەم پەیوەندیە و کاریگەری لەسەر یەک لەسەرەوەی تر و ئەم زیانە شیانی هەیە زۆرتر لەسەر کام لە بازارەکان بکەوێت بازاری ناوت کە چین پشتی پێبەستەوە یاخود بازاری ئاڵۆگۆر و یاخود بۆرسا. بازاری نەفت هەر ڕۆژی یەکەم دشتکردەوەی نیشاندەوە بە شێوەیەکی گشتی نرخی نەوت بە شێوەیەکدا بەزی کە کاریگەری ڕاستەخۆی لەسەر بورسی جیهانی بوو لەسەر بازاری بورسی جیهانی بوو بەڵام سەکتۆرێکی دیکە کە زۆر بە شێوەیەکی تند بە شێوەیەکی کاریگەر دەکەوێتە ژێر تاسیریەوە سەکتۆری توریزمە. ئێستا گەر بێ و 5-6 مانگی دیکە وەزیەتە بەردەوام بێت توریزم ڕاوەستێ ئەودەم بەشێک لە وڵاتان کە تەنانەت ژیانی ڕۆژانەی خەڵک لەسەر توریزم ڕاوەستەوە وڵاتانی وەک تورکیا وەک یونان وەک ئیسپانیا وەک وڵاتانی بەشێک لە وڵاتانی ئەمریکایی لاتین کە زۆر داهاتیان هەیە لە ڕێگای توریزمەوە ئەوانە دەتوانن سەرمایەیەکی یەکجار زۆر یا داهاتێکی یەکجار زۆر لەدەست بدەن. بێزگەلەوە سەکتۆری هاتوچۆ تاسیری دەبێت سەکتۆری بڵێ خواردن و خزمەتگوزاریەکان بەگشتی زەرەری زۆر دەبینێت. کاک عەبدوڵڵا دیارە لە درێژایی مێژوودا شەڕ هەر شەڕی تانک و توپ و فڕۆکە و شەڕی تەکنۆلۆژی نەبووە بەڵکو باسە شەڕی بیۆلۆژی دەکرێتن کە خۆی لەم ڤیرۆسانە دەبینێتەوە تا چەند ئەو تیۆریانە کە لە ئارادایە شتکی وا پێ دەشێت. بەک باسم کرد من لەوبارەوەی هیچ شارەزایەکی نییە تەنان هیچ شتێک نازانم بەڵام ئەوەی کە ئێستا دیارە ئەنجامەکانی ئەو بڵێن نەخۆشیە لە هەموو جیهاندا بە شێوەیەکی یەک هەموو وڵاتێک دەگرێتەوە. زەحمەتە کە ئینسان ئەو تۆری پلانە تۆری تۆتەیە قبول بکە کە لە چارچێوەی ئەو تۆریەدا بڵێن بڕوانێتە ئەو کارەسەتەی کە ئێستا هەموو دنیای گرتوتەوە. عەبدوڵڵا حجاب لێکۆڵە ڕوو چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس. لە هەرێما کوردستانە عێراقێ گروپەکە ماڵدارین سلێمانیە و حەلەبچە و گەرمیان ئالیکاریەن پەرە و ئالاوان پێشکەشکردنە ji بۆ ئاواکردنا نەخۆشخانەیەکێ وەکو بەشێک ژێ هەولێن گشتیên ڕوبەڕووبوونا بەلاوبوونا ڤایرۆسا کۆرۆنا.
دەستپێکی دروستکردنی نەخۆشخانەیەکی هەفتا قەڕەوێڵەیی تایبەتە بە چاودێریکردنی توشبوانی کۆرۆنا و بڕیارە پرۆژەکە کە لەلایەن کۆمەڵێک خێرخوازەوە ئەنجام دەدرێت لە ماوەی 15 ڕۆژدا تەواو ببێت. پرۆژەکە لە 2 نمونی و زەوی پێک دێوەکو زەوی پرۆژەکە زەوی خودی بیناکە 2000 متر بینامان ئەبێ لەم پرۆژە. ئەم پرۆژە وا تەسمیم کراوە کە بۆ لە ئێستادا لە ئانوساتێکی نزیک بە 15 ڕۆژێک تەواوە کرێ ئینشاءڵڵا ئەبێتە تایبەت بە نەخۆشی کۆرۆنا داخلکردنەکەی حساباتیەوە بۆ کراوە کە چۆن چارەسەری وەرەگرێت چۆن گومان لێکراو لێرە تەشخیصی نەخۆشیەکەی بۆکرێ لە ئایندەیشا بەکاردێت بۆ ئەکترێ بکرێتە نەخۆشخانەی بژانەوەی دڵ یان نەخۆشخانەی مناڵان. لەم کاتەدا کە ڤایرۆسی کۆرۆنا بەر دەرگای لە هەرێم گرتووە هەرێمیش گرفتاری دەست قەیرانی داراییە. سەرمایەداران و خێرخوازان لە تەواوی ناوچەکانی سلێمانی هەولێر گەرمیان و هەڵەبجە هاتوونەتە خەت و لەسەر ئەرکی خۆیان نەخۆشخانە دروست دەکەن. گانەکان میوەرەکەی کاکسامی تایشەی ئەرزی کرد بۆ ئێمە وەکو NGOکان لە ڕووی ئیداری و فکرە پێشەش کۆبوونەوەمان کرد بازرگانەکان ئەوەی کە بەخشەر بوونە پێشتر دەستیان کراوەیە بانک کراون هەتا ئێستا تقریبا 35 بۆ شت بازرگان بەشدار بوونەوە هی خەڵکی تریش بەشدارە بێت جگە لە هاوکاری کەسایەتی جگە لەوە خەڵتێ بە مەکاین بە کەرەستەی نانەقدی بەشدارن. دروستکردنی ئەم خەسخانە لە ماوەی 15 ڕۆژە لەسەر ئەرکی خێرخوازان و بازرگانانی سنووری گەرمیان و ئەو خەڵکە خێرخوازانەی ترەکە ئەیانەوە دەستی هاوکاری بۆ ڕابکێشن ئەوەی لە سەرشانی ئێمەیە وەکو شارەوانی دابینکردنی زەویەکەیە ستافی هەندەسی ئەوەی کە پێویستیان پێ بووە ئامادە بووە لێرە لەگەڵ ئالێتەکانی شارەوانی کە بەردەوام لەگەڵ یانابووە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردووە ئیشی زۆر باش کراوە. دروستکردنی نەخۆشخانە لە ماوەیەکی کەمدا لەلایەن سەرمایەدارانەوە لە کەلار لە کاتێکدایە بەشێک لە پرۆژە تەندروستیەکانی حکوومەت بە نیوە ناچڵی جێهێڵراوە. ئەم نەخۆشخانەیە کە بە نەخۆشخانەی سەد قەرەوێڵەیی مناڵان ناسراوە 7 ساڵ لەمەوبەر بەردی بناغەی دانراوە و بە تەواو نەکراوەیی جێهێڵراوە. ناشزان ڕێکەی دەست بەکارکردن دەکرێت تێیدا و کەی تەواو دەکرێت. ئێستا 2000 ساڵی 2020ەوە حکوومەت زۆر پێویستی بە نەخۆشخانەیەکە بۆی ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە بێتەوە کە ڕوبەڕووی کۆمەلگا بوونەتەوە و بۆیە ئێمە وەکو تۆ ڕێگەشەبێدانی توانەکانی خەڵک 6500 ئیمزامان کۆ کردوێتەوە و میمزایانە ئەلای ئیداری گەرمیانەوە ئاڕاستەی وەزارەتی تەندروستیمان کردووە زۆر پێویستە حکوومەت ئەم پرۆژەیە کارکردن تیا دەست پێ بکات و چکە پێویستی گرنگی ناوچەکەی. هاتنەخەتی سەرمایەداران و پەلەکردن لە دروستکردنی نەخۆشخانە ئامادەکاریە بۆ ئەگەری تەشەنەسەندنی ڤایرۆسەکە لە هەرێم کە بەپێی وتەی بەرپرسانی تەندروستی هێشتا لە ژێر کۆنتڕۆڵدایە. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمریکا، گەرمیان. پاپا فرانسیس لە ڕۆژێک شەمە بۆ مردووەکانی ڤیرۆسی کۆرۆنا نوێژی کرد لە کاتێکدا قەشەیەک لە ناوچەی لۆمباردی ئیتالیا نوێژی نەوازشی لە کەلیسایەکی چۆڵدا ئەنجامدا. پاپ فرانسیس یەکشەمە بۆ ئەوانەی تووشی نەخۆشی کۆرۆنا بوون لە نێو کلیسادا پاڕایەوە و لە ڕۆم خەڵک لەسەر باڵکۆنڕا لە بۆنەیەکدا بەشدار بوون. شەقامەکانی مادریدیش بەتاڵ بوون لە دەمێکدا ئەفسەرانی پۆلیس داوای شیکردنەوەیان لە خەڵک دەکرد کە بۆچی لە ماڵدا نەماونەتەوە. سیستمی مترۆ بەردەوام بوو ئەگەرچی قەتار و شەمەندەفەرەکان لە ڕاستیدا بەتاڵ بوون. بانکی ناوەندی ئەمریکا ڕایگەیاند کە ڕێوشوێنیان گرتوۆتە بەر بۆ ئەوەی یارمەتی بە بنەماڵەکانی ئەمریکایی و خاوەن پێشان و باری ئابووری وڵات بکەن. سەرۆک ترامپ پێشنیازی بە خەڵک دەکات کە نیگەران مەبن. پێویست ناکە ئەوەندە شتومەک بکڕن، نیگەران مەبن و پشوتان لەسەر خۆ بێ. خەڵک شتومەکی زۆر دەکڕن. ئێمە دۆخەکەمان زۆر باشە، ئەو دۆخەش تێدەپەڕێ. شارەداری نیویۆرک ڕایگەیاند کە قوتابخانەکان دادەخرێن. ئێمە ڕوبەڕووی ئاستەنگ و قەیرانێکین کە لە ژیانی خۆماندا هەرگیز نەماندیتووە و ئێستا دەستی پێکردووە. بۆیە پێم ناخۆشە ڕایبگەێنم کە لە ڕۆژی دووشەمەڕا هەموو قوتابخانەکان بەگشتی دادەخرێن. حکوومەتی ئافریکای باشوور قەدەغەکردنی سەردانی بۆ ئەو وڵاتانە ڕاگەیاندووە لەبەرەوەی کۆرۆنا تێیدا جێگای مەترسیە. ئێمە قەدەغەی سەردانمان بۆ وڵاتەکانی وەک ئیتالیا، ئێران، ئیسپانیا، بەریتانیا و ئەمریکا لە ڕۆژی چوارشەممەوە واتە 18 مانگی سێوە دەست پێ دەکات. سەرۆکی سیبریا لە میانەی سەرهەڵدانی نەخۆشیەکە داوای یارمەتی لە چین دەکات. هاوسۆزی ئەوروپاییەکان لەگۆڕ ڕێدا نییە، تەناوەک خەیاڵ دەچێت. ئەم ڕۆنامەیەکی تایبەتیم نار چونکە چاوەڕوانی زۆرمان هەیە و تەنیا وڵات کە بتوانێت یارمەتیمان پێ بدات وڵاتی چینە. لە بەیروت پۆلیس وەک بەشێک لە گرتنەبەری ڕێوشۆن بۆ ڕێگەگرتن لە نەخۆشیەکە
ناهێڵن خەڵک لە کەنارەکانی دەریادا بمێننەوە. بەندکراوان لە ئۆردۆن دەستیان بەسەر هەڵدان کردووە دوایەوەی حکوومەت سەردانکردنی بۆ ماوەی 2 هەوتۆن ڕاگرتووە. پۆرتۆریکۆ قەدەغەی هاتوچۆی بۆ چێشخانەکان فرۆشگا گەورەکان ڕاگەیاندووە و زۆر ناوەندی پێشەسازی داخراون. هەروەها فڕۆکەخانە ئیسرائیلیش چۆل بوو دوایەوەی حکوومەت قەدەغەی سەردان و ڕێوشێنی بۆ هەڵاواردنی خەڵک بۆ زیاتر لە حوتوێک ڕاگەیاند. شەقامەکانی پراگەیش هەروە چۆل بوون لە سێئۆل لە کوریای باشوور ناوەندی نوێ بۆ تاقیکردنەوەی نەخۆشیەکە دامەزراون. بەڵام بۆ حاڵەش ڕێگای هاتوچۆ بۆ ئۆتۆمۆبیلەکانی سەرسنووری نێوان ئەڵمان و نەمسا یا ئۆتریش هەروە هەیە، هەرچەندە چەند خاڵی پشکنینیش دامەزرابوون. شارەزا دەبێژن دەستپێکردنا بەڵاوبوونا ڤایرۆسا کۆرۆنا ji bajarê Wuhanê Çînê û veguhestina wê ji ajelan bo mirov hişt ku hikûmeta Çînê hin qedexekirinan bisepîne li ser bazirganiya nerewaya ajelên bejayî lê ne hemî welat van pîvanan pêktînin. مار و شەمشەمە کوێرە و جۆرەی دیکەی گیاندارە کێویەکان خۆراکی بەناوبانگی بەشێک لە خەڵکانی ناوچەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیان. ئەو شوێنەی کە ئەم گیاندارانە وەک سەرچاوی چێژ و پرۆتۆین ڕەچاو دەکرێت. کاتی ئاهەنگگێڕان وەکو ساڵیادەکان یان هەر بۆنەیەکی دیکەی شایی ئەگەر خواردنی مار و شەمشەمە کۆرەکان بەشێک لە خواردنی ئاهەنگەکە بێت، ئەوە میوانەکان خێرا دەگەڕێن بە دوای ئەم خواردنەدا، چونکە خواردنێکی بەتام و چێژە بۆ ئەوان. بەڵام لە دوای ئەوەی شارەزایان ئاشکرایان کرد کە ڤایرۆسی کۆرۆنا لەوانەیە لە گیاندارەکانەوە لە بازاڕێکی کڕین و فرۆشتنی گیاندارە کێویەکان لە شاری وەهانی چین گۆزرابێتەوە بۆ مرۆڤ، کڕین و فرۆشتن و خواردنی گیانلەبەرە کێویەکان لە ئیستادا کارێکی مەترسیدا لە قەڵەم دەدرێت. باوەڕ وایە کە مار و شەمشەمە کوێرەکان و بەم دوایشدا گیانداری پەنگۆڵین یاری دەربوو بێتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەک پەتایەکی گشتگیر. حکوومەتی چین بازاڕی گیاندارە زیندوەکانی لەسەر تاسەری چیندا داخستووە و ڕاو کڕین و فرۆشتنیانیشی قەدەخە کردووە. بڕوام وایە کە ئێستاکە زۆر ڕوونە کە حکوومەتی چین تەواو تێگەشتۆ لەوەی کە کاریگەریە گەورە و هۆکاری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە دەگەڕێتەوە بۆ ڕێخستن و کۆنتڕۆڵی لاوازی حکوومەت بەسەر ئەو بازاڕانەی چینەوە کە بە بازاڕی تەڕ لە ناو چیندا ناو دەبرێن. کرافۆرد ئالێن بۆ سندوقی دراوی جیهانی گیاندارە کێویەکان لە واشنگتۆن کار دەکات. وا دەزانم کە ئێوە سزای زۆر تونند و ڕێکاری قورس و سەپاندنی گەورە دەبینین بۆ ڕێخستنی بازاڕەکانی خواردن لە ئێستادا. ئاڵان پێی خۆشە هەموو بازاڕە نایاسایی و کۆنتڕۆڵ نەکراوەکانی گیاندارانی کێوی لە ئیستادا بۆ پێشگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دابخرێن. کەواتە لە ئێستادا بازاڕی لەم چەشنە لە ئیندۆنوزیا و ڤێتنام و لاوس و میانمار بوونی هەیە کە وەک چۆن لە وەهانی چین ڕوویدا چاوەڕێ دەکرێت لە وڵاتانەشدا وەک تۆز لە ناو خەڵکدا بڵاو بێتەوە. بەڵام ئەو وڵاتانەی کە مەترسی زۆرتر لە سەریانە خاوبوون لە قەدەغەکردنی فرۆشتنی گیاندارانی کێوی. شەمشەمە کوێرە و مار لە بازاڕەکانی ئەندۆنیزیا لەگەڵ ئەوەدا کە 50% فرۆشتنەکەی کەمی کردووە، بەڵام هێشتا خواردنێکی بەتامە لە ناو خەڵکدا. خەڵکی ئێمە لە خواردنی مار و شەمشەمە کۆرەکان ناترسێن، چونکە ئەمانە ساڵانێکە خواردنی کۆن باون لەلای ئێمە. ئالن دەڵێت کە ئەم مەسەلەیە تەنانەت مەسەلەی مەترسیەکانی تەندروستی تێدەپەڕێنێت. وا دەزانم کە خەڵکی وایان وایە ئەگەر ئێمە بتوانین ئەم بازاڕانە نایاسایی و قەدەغە بکەین و سزای قورسیان بەسەردا بسەپێنین، دەتوانین یارمەتی دەربێت لە پاراستنی گیانداری شێویەکاندا. هیوادارم کە ئەمە بەمانای ئەوە بێت کە خەڵک بڵێن نەخێر من بە تەمانیم سوپی پەنگۆڵین بکڕم، یان بڵێن نەخێر من چی دیکە نامێت بە نایاسایی مامەڵە بە پشیلەی جۆرەی سێڤێتەوە بکەم. ئالن دەڵێت کە پارێزگاری لە ژیانی دەشتێکی گرنگە، نەتەنیا بۆ تەندروستی مرۆڤ بەڵکو بۆ دڵنیابوون لە بەردەوامی ژینگە و ژیان لەسەر گۆی زەوی. تەکنۆلۆژی جوڵەگرتن ئیتر تەنها لە دەستڕەسی فیلمسازان و یاریدۆزکاراندا نییە کە گیانلەبەرێک بۆ گیانلەبەرێکی تر بگۆڕنەوە لە ڕێگای تۆمارکردنی جۆڵای کەسە ڕاستیەکە بە سەنسەرێک کە لەسەر لەشی کەسێکدا ئەمڕۆ دانراوە کە ئەمڕۆ لە ڕێگای ئایفۆنەوە تەکنۆلۆژی ئیتر هەر کەسێک دەتوانی جۆڵە تۆمار بکات و شێکاتەوە بۆ ئەوەی بزانی لەش چۆن دەجۆڵێ بۆ خۆلادان لە زیانەکان. کاجوڵەی خەڵقەکە لە فیلمی داون ئۆف دە پلانێت ئۆف دە ئەیپس بۆ مەیمونی ڕاستەقینە بگۆڕێت،
ئەوە تەکنۆلۆژیایەکی تایبەت بەکاردێت بە ناوی وێناگرتنی جوڵە کە جوڵەی کەسەکە تۆمار دەکات تا ئەو هەڵسوکەوتەی لە هەج گیان لەبەرێکی تر بە شێوەیەکی ڕاستەقینە دەربکەوێتەوە. ئێمە ئامێری هەستکردن بە جموجۆڵ بەکاردەهێنین بە شێوەیەکی سەرەکی ئامێرێک دروست دەکەین هەست بە هەموو جوڵەیەک بکات تا یارمەتیمان بدات لە ڕێی تەلەفۆنەکەمانەوە ئەو جوڵەیە ڕاست بکەینەوە. هەنووکە هەچ کەسێک دەتوانێت لە ڕێی تەلەفۆنی زیرەکەوە و چەند سنسەرێکەوە جوڵەکانی تۆمار بکات. ئەو کەسە یۆگا دەکات بە ڤیدیۆ لە ڕێی تەلەفۆنەکەوەی ئامۆژگاری وەردەگرێت. تەکنۆلۆژیاکە کۆمپانیای ناجدای هێناوە بۆ تۆمارکردنی جوڵە لەسەر تەلەفۆنی زیرەک. لە یەکێک لە ئاپەکاندا بە ناوی یۆگا ناچ شارەزایەکی ناڕاستەقینەی یۆگا لە ڕێی ئاپی تەلەفۆنەکەوە کە بە سنسەر بەسراوە بە گیانتەوە ئامۆژگاریت دەداتێ تا بەرەو ئاستی جیاوازی یۆگا پێش بکەویت. ئەمێرەکانی هەستکردن شێوەی جموجۆڵ تۆمار دەکات لەو کاتەدا و زانیاریەکان ڕەوانی تەلەفۆنەکەت دەکات هەتا بتوانێت جوڵەی لەشت بە شێوەی یۆگا ڕاست بکەیتەوە. سنسەرەکان جموجۆڵی گیانت دەخێنێتەوە. ئەو ئاپە لە هەمان ساتەوەخدا زانیاری دەداتێ و یارمەتی دەدات جوڵەی لەشت ڕاست بکەیتەوە لەو دەمەی جوڵەیەکی هەڵە دەکەیت. هاوکارەکانمان ئەو ئەرکە لە ئەستۆ دەگرن تا جوڵە و زانیاریەکان بە ڕێگەیەکی تایبەت شی بکاتەوە و ڕاستی بکاتەوە بە شێوەیەکی گونجاو. وەرزشوانان و کەسانی ئەوانەی چارەسەری سروشتیان بۆ دەکرێت هەروەها ئاپی ناچ بەکاردەهێنن تا جوڵەی لەشیان و هەڵسوکەوتیان بۆ خۆپاراستن لە برینداربوون ڕاست بکەنەوە. ئەلبەتە مەبەستەکەش ڕاستکردنەوەی جوڵەی لەشە بەهۆی تۆمارکردنی جوڵەکە لە ڕێی تەلەفۆنەوە. کاک ساڵح هەروەکو سەرۆکسران وتی هاوڵاتیان نابێ پەلە بکەن و ڕابکەن بۆ فرژگاکان بۆ ئەوەی لە ڕادەبەدەر خواردن بکڕن و ئەوەی پێویستە تەنها هەرەوە بکڕن چونکە وەکوتی فرژگاکان بەکراوی دەمێننەوە. وەیەکێکی بڵێم جانی بەس دوێ دەربارەیدا ئەو هەیە ینی خەڵک دەترسێژ بەرکۆ پلانێکە ڕاستە حکوومەتین وڵاتی دنیای ئەمریکاژی دیارە نینە استراتیجیەکە نینەش بەرکۆ نەخۆشی تازە دەست پێ بووە شتێکی وها ینی ببێژن بە پەلە دەوێ ببێ خەڵکی مەترسی هەیە کۆ ئەو پلان جیبەجیکردن استراتیجیە وها ئاشکرە نەبێ و دەمێن نەچارن وان تشتنا بکەن خۆش بۆ خۆ بپارێزن بینەرە هێژا داویە بەرنامەیە هەر شاد و بەختەوەر ببینە خۆش.